سڵاتان لەبێ بەڕێزان ئەم کاتتان باش لەڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم تا کۆتایی هەفتانەی ئەم جارەش لەگەڵمان بن. دڵشاد ماوەی 18 ساڵە خۆڵ و خاشاکی ئاکرێ پاک دەکاتەوە. شێوەکارێکی گەنج لە مووسڵ شوێنەوارە مێژوویەکان دەکاتە تابلۆ. بەخێوکردنی وشترمل لە ئامێدی. نیان پاڵەوانێکی لە شڕێکی و هێزی ڕەشە لە گەڕەکێکی کۆنی شاری هەولێر ئەو سەرەتا بە پاڵپشتی بنەماڵەکەی دەستی بەکار کردووە. داواکاریشی لە بنەماڵەکان ئەوەیە پاڵپشتی منداڵەکانیان بکەن بۆی کە بتوان بەسەر بربەستەکاندا سەر بکەون. لێرە دەمەوێتن باسی ڕۆڵی دایک و باوکم بکەم بە تایبەتیش داکەم کە تاکو ئێستاکە پاڵپشتمەوە هەتاکو ئێستاکە لەگەڵم تەمرین دەکاتن پێکەوە جلوبەرگەکانمان هەڵدەبژێرین. پێویستە دایک و باوکان لە زیاتی ئەوەی کە ڕێگر بن لە منداڵەکانیان پاڵپشتی منداڵەکانیان بن بە تایبەتی کچەکانیان، چونکە کچیش وزەیەکی تێدا هەیە کە دەتوانی وەکو پیاوان بەرەنگاربی وەکو پیاوان سەرکەوتوبی. یەکێک لە پاڵەوانێتەکان کە بەشداریم کردەیدا کرۆسفیت بوو کە لە کوردستان بۆ یەکەم جار کراوە. کرۆسفیت پلە یەکەمم بەدەستێنا، دواترش لەو ڕۆژی پاشتر دووبارە لە بۆ هێزی لەشی خانمان دووبارە پلە یەکەم بەدەستێناوە. دواتریش وەکو خێراترین کچ کە کرا هەرچەندە لەش جوانی نەبوو کە من تێیدا بەشدار بم، پاڵەوانیەتێک نەبووە کە کچان بتوانن لەشی خۆیان ئەرز بکەن واتە ماسوولکەکانی جوانی دەستەی خۆیان بە دیار بێخن، بەڵام لە کۆتاییدا پاڵەوانێتێک کراوە لەسەر خێراترین ئافرە لێش توانیم پلەی سێم بەدەست بینم. زۆر خۆشحاڵ بووم. ئەوانەی وەرزش وایان کرد کە ئەمن بەرەو پێشتر بچم و ئێستا وا هەست دەکەم من بەهێزترین کچ بم لە هەموو کوردستان. مەبەستم ئامۆژگاریکردن نییە، بەڵام تکا لە دایک و باوکان دەکەم کە بەربەست لە بەردەم منداڵەکانیان دروست نەکەن، وا لە منداڵەکانیان بکەن کە بەرەو خەونەکانیان بڕۆن، بە تایبەتی کچان وەرزشیان حەزەیە بڕۆن بەرەو وەرزش، هونەر بەرەو هونەر، تاکو بتوانن کچانیش تواناکانی خۆیان بە دەربێخن. خەون و ئارەزوی من ئەوەیە کە بتوانم بەشداری پاڵەوانێتەکانی کوردستان بکەم، بەشداری پاڵەوانێتەکانی عێراق بکەم، بەشداری پاڵەوانێتی جیهانی بکەم، چونکەوە خەونی من وەزاران کچی ئەو کوردستانەیە کە بتوانن تواناکانی خۆیان پیشان بدەن تاکو بتوانن سەری خۆمان و نەتەوەکەمان بەرزرا بگرین. نەئاما جۆرە باڵندەیەکە کە لە ژینگەی هەرێمی کوردستاندا ناژیت و شوێنی ژینگەکەی تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام هاوڵاتی کۆڤان شەمسەدین لا گوندی باڵاڤای سەر بە قەزای ئامێدی سێ لەو نەئامانەی هێناوەتە نێو ماڵی خۆی و بەخێویان دەکات. ئەو دەڵێت کە بەخێوکردنی ئەم جۆرە باڵندانە زۆر زەحمەتە، 2 مانگی پێویست بۆ بە پرسیار و گەڕان تا توانیوێتی چۆنیەتی بەخێوکردنی باڵندەکە بزانێت و دەشڵێت کە هیچ زەرەرێکی بۆ مرۆڤ و بۆ ژینگە و باڵندەکانی دیکەش نییە.
از کووان شمس الدین عبدالله خالک گنده بلاوا ناحیه درلوکه ما اف حیوانات تینایی اف نعمه مایتینایی برای تقریبا 9 ساله برای چند حیوان مایتینایی ما ویام تشتکی نبین منطقه وقتی ما اینو عمریان هی بکنی بین تقریبا هی بکنی بین خور نوانجی دست بکه ما بالگت خاصو کلامی و باقله و هندک علاف ما عبد دانه حتی نزدیک 2 هیوکا اسما پیو یعنی خودان کنان کچای بسیار و تلفن و افت شلتوان منطقه خوری افت که تلفن توانت کریت رخی حوله ورا کاین چوب خودان کن خور نان چیا کد خوی گرن منطقه ما خونا گرن کد منو شد بردت نشد بردت اف معلومات آخر مشوان وارگرتن قلت حيوانك يعني نا هنتي ضرر جب منطقة وفعلا جنا ضرر يعني بشكل حاس كده بردنا ديفونو بس بده حتى برد قال يوري كانت مشكلة هنا يعني نا مطرسية حيوانك نا مطرسية حيوانك ذوق أنا زوم قال كيف تدخل كي منطقة جي قال كيف يعني عشان بجمة حتى صاد وبنجي سير الفي راستي هي تعطي تصوير ديال قرتين حتى 20 نفر جي قلت كمان على أساس هكا دفروشي ديكرين حتى تشوف ورقة جي دا من هريكي ما قلت أصنفش من نياتنا عندنا نكون معاملة بكم بس يوم نجربوندنا المنطقة كده تشاجين بس قال الساقوي بري يعني يجونجويا قالك يعني ويك بولندا مصدرين حيوان هذا ويك ما معلومات واجد الانترنت ما صح كريه مصدرين حيوانه ووزنه وانجي طبعا هذا دو نوعية هي افريقية ونوعية افريقية وهي امريكية تاي باريتون الراش وزن وانا تقريبا حتى ما بين 100 حتى 105 كيلو تشن پشتی سالک و 8 هیوا تقریبا دستوینه هیکاتیان تقریبا 3 حتی 40 هیکاتیان اف نوعد نعم او نوع دیت رافت راش حتی 6 هیکاتیان وزنت هیکتوان تقریبا کیلو حتی کیلو نیوت شد یعنی هندی 25 هیکت مریش کته هنه و سعرتوان جوی که من قیمت کنم بسیار کری تقریبا 50,000 حرکت که هیکشون 50,000 محەممەد یونس گەنجێکی تەمەن 16 ساڵی خەڵکی مووسڵە ئەو لە نێو وێرانیەکانی شاری مووسڵدا دوای ئاوادانکردنەوەی توانیوەتی لە لای دەستی چەپی بازاڕی شاری مووسڵ دوکانێکدا بنێت کە تابلۆ و کارەدەستیەکانی تێدا بفرۆشێت ئەو هونەری تێکەڵ بە تراژدیا کردو و دەیەوێت لە کارەکەی بەردەوام بێت.
أنا اسمي محمد من مدينة الموصل. عمري من ناو محەممەدە و خەڵکی شاری مووسڵم تەمەنم 16 ساڵە و قوتابی دواناوەندی پۆلی چوارم. من هونەرمەندم و وێنە دەکێشم بە شێوەی مێژووی کۆن کار دەکەم. لە ڕێگەی ئەم تابلۆدارینانەوە ئێمە کولتور و مێژووی مووسڵ و عێراق دەپارێزین. تراث العراقي بشكل عام. طبعا بداية هذا الشغل اللي تعلمته لە سەرەتادا ئەم پیشێ لە باوکمەوە فێر بووم و شارەزایم لێ وەرگرت چونکە لە بنەڕەتدا باوکم دارتاشی شنومەکی ناو ماڵانە بە بەکارهێنانی دار. هەر بۆیە ئەم کاری وێنەی چێشان و دیواربەندیەکانم لە باوکمەوە فێر بوومە. هەروەها بە سوودوەرگردن لە شوێنەوارەکان و مێژووی مووسڵ. بۆ نمونە منارەی حەدبا و قەڵای باشتابیە لەگەڵ زۆربەی ئەو شوێنەوارانەی بابل و ئەهوارەکان واتە عێراق بەگشتی. بابل والأهوار تقريبا العراق كله. طبعا شغل اللوحات نسترزق منه. من لە ڕێگەی تابلۆکانەوە بژێوی ژیانم پەیدا دەکەم هەرچەندە دەستکەوتم کەمە بەڵام خەڵکی دێنە دوکانەکە و دەیکڕن نرخەکە لە $10 دەست پێ دەکات تاکو دەکاتە $200 کاری دیواربندیش دەکەم لە یەک کادا لە کار و خوێندن بەردەوامم ئەمەش زۆر قورسە بەڵام لە خوددا بە زیاد بێ سەرکەوتوو بوومە و دڵخۆشم بە کارەکەم. بالأخير أحسن مما قاعد. هاوڵاتێکی دانیشتووی شارشکەی دینارتەی سەربا قەزای ئاکرێ گەرچی تەنیا تا خوێندنی سەرەتایی خوێندووە بەڵام توانێتی لە ڕێگەی هونەرەکەیەوە جێدەستی خۆی دیار بکات ئەویش لە ڕێگەی نووسینی ئاەتەکانی پیرۆزی قورئانەوە ئەو توانیوتی بە شێوازێکی زۆر جوان بیان نووسێتەوە لەم ڕێگەیەوە هونەر و توانەکانی خۆی بخاتەڕ. ناوی من غیاس خالد محمده جدای بوی 11 آذار سال 1907 مل واجر که دینارته دیمواکا سال 8 آن شنویجن 8 و 8 نه و من حضا خوشنویسی چی بی من پیمانگه و کلیجانخ من دیه تنی از در چوی سرطایی ما پشت حذا و هنری خوشنویسی بومن چه بی سال 88 و نه
من هول دا پرتوکن چند خوشنویسین مزن دا بین بکم یعنی که رزمان خوشنویسی حتی راده که دفخو پیدا بکم و حتی چند حتی نو که از بردام نبیمالی و بومن وکی حزب و نه وکی پیشه چون که من پیشه کادی هیا من کار کدی هیا خوشنویسی دفت من پیشنیه آرزوه تنه دمی از بطال مس وقت خوبه و بورینم چونکی من کار و پیشه خون تایبت هیا وکی کاری روزنامه‌وانی کاری نویسری وکی بردام گوتار نویسینی از کم هر بس مهنه کار روزانه فرمیش من هیا لی نگمن و هنری تایبت من دیگه کازور هیا از زور دمی خو بیود بورینم لە کۆڵانە باریک و تەسکەکانی شاری ئاکرێ چیرۆکی دڵشاد سەباح و ئێسترەکەی چیرۆکێکی جیاوازە ئەوان لە نێو کۆڵانەکاندا بە ماوەیەکی زۆر خەریکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک دەبن هەردووکیشیان لەلایەن شارەوانی و معاشی تایبەتی خۆیان هەیە بەڵام دڵشاد دەڵێ معاشی ئێسترەکەم تەنها بەشی خۆی دەکات و پاشەکەوتی لێ ناکەوێتەوە. از دلشاد صباح عزومه یه دو زوروچوری شولو من اوه زستان و شولود کن زحمت بومه زستانه اف عرده جمدن درجات جمدید بفره بونید به عالم بفرد کوید توفنات کلون و دو عصید بن در جو دورید مد بفره رو عصید بن اف ساله بفر زور هد لیره ایجا دورید مد کلون و دو عصید بون همچون ما بیرکو بفر را کرد حتی بس دورید ما چون تریکی دو ریک دست که و بفرش کوید دورید ما کف نتیدو دستو پیش که تو زحمت لید در چون ایجا پشتینگی بفر چو باران هات عرض جمدین دورید ما کفن گلک جو دستو پیش که تو تشکن گلک جو دست من اوه ها شاق بو بری چند تایوه کو شاق بو بلمه کو شیشه بو کر بوده دو منیش نزانی مخالی کرده دو با توی هم خل بدر که و نویلم حالا منیش کرد غارو کرشیدو مخالی کرد حالا دست من شاق بو بلم بکر شولا من یا گرنگ شولا که بس خلقک نزانید خلقک بس بشتی دل شد تو معاشت 700,000 باشه بجم الحمدلله 700 باشه بس بشت من شولانگو چنیا یا سفک او گلک برادر بجنه من بس واطف نیا وکی او هزر لید کن تو زانی اولا بس اف بینه بید اف بینه الخل درو دفنید واب داد او دی چند پیعیدز بین گلک اولا برمر رو چی دفنه خود گرید بشت دل شد خود حول و قاطب داد چند بین لیتید تو حقیقت تقاعد یا حقیقت ابکن رسمی بجمه اولا ویو خوده بجمه دی چه بیدویش دی خود کریمه
ده سوالك نه دورت من سكت بو نزونم درمان خور دشتت خور لینا توت من مستعمرت کرین از بنده اینو بابون بس پوره دور بس میجا ها برای 7 ساله ایجا من اولی من کره بو پشتینگی من کره هستر نوکش حتی نوکش هستر تقریبا 20 دور منت گروی او خریش سکت بن هم تو بین بو ما تو بین به شریکه دورت ما از کیسه خود کرم با معاش من 350 یه بیسترش 350 700 کت جاس معاش بخره بو دم مصرفه نولا و کرتون و هفسور و اولیکا و افسولا تلیسه کوه جوده تلیسه چوب 10,000 جوده تلیسه کوه تقریبا 6 تلیسه کوه 7 تلیسه کوه بس کومنو بکره او جامنه بکره او علف منه بکره نولد کاین حتی شامپو از بود کرم بود دوری از شامپو ات شوم از شومش جوید پوکش کای ده شوی ده شکای دور اگه دوری خدان کای دور وکی بچی که سووا شو بره نه او ده خاطرش خاطره کمو او يا الله هكا دورة نخوش بو ام بر بسیارین بشوله ام نشین دوره خو بجنی نخوشه ام تفیوچین دوره کیل برادره کی والگرین آن یکی بکرین حتی دوره ما بچه بیتابه گلک جو دوره من پیشکلیش کستی جمع ده کفتی زستانه دستی ویش کستی آنده چی آزو کای آنده بیچی بوچه کای و آنده چی اچولی برده اچولی آقاری دا بچید اکی دیگه دینین ام نشین شولامه برده هم ام نشین روژه که نهین آن جمعه نهین آن بجنی شنبیه پا هم جمعه نچوینه شنبیه شولا کفتی سرک هم نشین نهین لازمه بین خو نخوشیش بین تفیو بین تفیو دوره اکیل برادر اکی والگیرین بین وی پش موی عالم را کن دو نخوشی نکرنه گرکامه خلق گلک هورو کوریت گلما اولی گلک تینات گشتن انت نات زونی حوازا و شیف تکلت کرن نون بس من گوتی حوازا بخوب کنه علاقه دو دست علاقه 500 بخود نوکا جدود کن خر جامعه گناه بوش بومش گناه بس من تیگه هون دنده گلک تینات گشتن نات زونی حد کرد نو فکر دو من گوت آخر بخود تیگه گشتن جامعه حوازا جدا کردن نون جدا کرد شیف جدا کرد خر بخود جدا کردن کنه تا نقید خودو گله کوری اومد که جامعه رو اف خلقه حوازا جدا کردن شیف جدا کرد نون جدا کرد کرش جدا کرد خر جدا کنه علاقه دو امیش دیچین زبله خودی نداری امیش پاش مایوا چین خالید که این حاویه دی حاویش به شریکای تیترات کرد و تا کمپانیه سپاس کە لە گەڵمەمون لە هەفتانەیەم جارەشەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەرشاد و بەختەوە.